بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. الحمد لله وكفى، وصلى الله وسلم على سيدنا المصطفى وعلى آله وصحبه المجتبى. بەڕێزان خۆشەویستان، لە زنجیرەی هەژدەهەمی دەینەوە خزمەت ئێوەی بەڕێز بۆ پەروەردەی منداڵەکانمان سەبارەت بەو خاڵی پێشی لە زنجیرەی پێشوو باسی پەروەردەکردن و دروستکردنی کەسایەتی منداڵ لەسەر بنەمای بیر و باوەڕ. لەو زنجیرەیە تیشک دەخەینە سەر ئەو بابەتە زیاتر و بەرووبوومی ئەوەی کە منداڵک ئەگە پەروەردەکرا لەسەر بابەتی بیر و باوەڕ، لەسەر خواناسی، لەسەر خۆشەویستی خوا، بەرهەمەکەی چ دەبیتن، چ گرنگیەکی دەبی، چ کەسایەتیەکی لە بۆ دروست دەبیتن. لە زنجیرەی ڕابردوو باسی ئەوەمان کرد کە منداڵ پەروەردە بکرێ لەسەر خۆشەویستی خوای گەورە سوبحانەهو وتەعالا، کە زۆر مهمە منداڵ خوای گەورە، خۆشەویستی خوای گەورە لە ناو دڵی دروست بکرێتن. لێ ئەو خاڵی کە باسمان کرد کە منداڵ بەڕاستی پەروەردە دەبی لەسەر کەلیمەی تەوحید، یعنی ئەو مەسائیلی عەقیدە زۆر گرنگە کاتێک کە منداڵی لەسەر پەروەردە دەبیتن. لێیە ئێمە خاڵی یەکەم لە مەسائیلی عەقیدە ئەوەی کە زۆر مهمە منداڵی لەسەر پەروەردە بکرێت چییە؟ مەسائیلی بنەما سەرەکی و گرنگەکانی عەقیدەیە. سێ خاڵ زۆر مهمە منداڵی لەسەر پەروەردە بکرێت و هەموو کەسێک شارەزای بی کە ئەو سێ بنەمای دین پرسیاری ناو قەبرە. سێ پرسیار لە هەموو کەسێک دەکرێت، وەکو لە حەدیسی صحیحی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم. یەکەمین پرسیار لە مردوو کە دەکرێت دوای ئەوەی خزم و کەسەکەی بەجی دێڵن، لە پرسیار لە سێشت دەکرێت: من ربك ومن نبيك وما دينك. ئەو سێشتە بزانە کەواتە زۆر گرنگە ئەو منداڵە پەروەردە بکرێ یەکەم لە شتت ناسینی خوای گەورە، دووەم ناسینی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم، خاڵی سێم ناشارەزابوون و ناسینی ئاینەکەی کە ئیسلامە. کەواتە لێرەدا ئەوەی کە زۆر گرنگە برا بە ڕێزەکان، خاڵێکی زۆر گرنگە منداڵ شارەزابی بە تەواوەتی لە هەموو ئەو بابەتانی کە پەیوەستە بە باوەڕبوون بە خوای گەورە سوبحانەهو وتەعالا. لۆیە یەکەمیش دەبی منداڵ فێر بکرێت لە تەمەنی گچکەییەوە ناوی خوای، ناوی پێغەمبەر صلی الله علیه وسلم، دینمان ناوی چییە. ئەو خاڵانە زۆر مهمە بزانە. لەو کاتێ منداڵ عمری 2 ساڵە، 3 ساڵە، 4 ساڵە، ئەو شتە بچووکانە، ئەو شتە شارەزای کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله، ئەو کەلیمانە شارەزابی منداڵ. وردە لەگەر گەورە بوونەکەی منداڵ ئەوجا فێرکردنی منداڵ لە تەمەنی 4-5 ساڵی کەوە ئەو منداڵە پەروەردە بکرێت لەسەر ئەرکانی ئیمان. ئیمان چییە؟ ئەرکانەکانی ئیمان چییە؟ لۆیە خاڵێکی زۆر مهمە دەبی ئەو منداڵە لە تەمەنی کە گەیشتە 6 ساڵ، 7 ساڵ، 10 ساڵ دەبی زۆر بە وردی شارەزابی لە ئیمان و بنەماکانی ئیمان، ئەرکانەکانی ئیمان کە بریتە لە الإيمان بالله، الإيمان بالملائكة، الإيمان بالرسل، الإيمان بالكتب، الإيمان باليوم الآخر، الإيمان بالقدر خيره وشره. ئەوە زۆر مهمە بەڕاستی. لۆیە ئەو خاڵانە یعنی مەسەڵەن ئەو بابەتە گرنگانەی کە زۆر زەڕورە ئەوجا شارەزابوون لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ژیان نامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، باوەڕبوون بە پێغەمبەر معنای چی، واتای چی دەگەیدی. ئەوجا شارەزابوون لە ئیسلام. ئیسلام چییە؟ چەند گرنگە ئیسلامەتی لە بۆ خەڵک. ئەوجا بنەماکانی ئیسلام، ئەو 5 ڕوکنەی ئیسلام زۆر مهمە کە بریتە لە کەلیمەی شەهادە. نوێژ، گرنگی نوێژ، گەورەی نوێژ، ئەرکانەکانی نوێژ، سونەتەکانی نوێژ، ئەوە عەقیدەیە دەبی فێر بکرێ. زەکات کە ڕوکنی سەیەمی ئیسلامە. زەکات چییە؟ گرنگی زەکات چۆنە زەکاتدان، لە چ دەکەوی زەکات؟ خاڵی چارەم بە ڕۆژیبوونی مانجی ڕەمەزان، گرنگی مانجی ڕەمەزان، گرنگی بە ڕۆژیبوون، ئەو شتانەی گەورەی ڕۆژی و هەروە ئەو شتانی ڕۆژوو بەتاڵ دەکاتەوە، ئەو بابەتانە. و پێنجەمین شت حەج. حەج چییە؟ یعنی گرنگی حەج چییە؟ ئەوانە عەقیدەن، ئەوانە بابەتی زۆر گرنگن کە دەبی بەڕاستی منداڵ وەکو ناوی خۆی ئەو شتانە لەبەر بکە. لۆیە بەڕاستی پەروەردەی منداڵ لەسەر ئەو بنەمایانە منداڵەکی تەندروست،
منداڵێکی خاوەن کەسایەتی زۆر گەورە دروست دەبیتن. بەرهەمی عەقیدە کەسایەتێکی زۆر گەورە لۆ ئینسان دروست دەکاتن. لۆیە تەمەشا بکە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، بزانە منداڵێکە کە پەروەردەی ئیمان بوو، منداڵێک خاوەنی عەقیدە بوو، چ کەسایەتێکی لۆ دروست دەبی. ئیمامی عومەر ئەو ئیمامی عومەرەی کەوا پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەی عومەر لو سلكت فجا لسلك الشيطان فجا آخر. أي عمر أجر أتو بالرقاق دا بروي شيطان لبرت هردي رقايش تدقر تبر. أو إمام عمر خاوني هيبت انزل من روجتيان بكولانك دا دروا بديك دا دروا لو كاتي كوا خليفة مسلمان أنا كومالك لمن دالكان قبيدا كان ياريدا كان واخري كل زادي ياريدا كان هر همو من دالكان بلاك دا برتيان كدو راين كدو نما إلا يقبن دال نبيتن عبد الله كري الزبير أو عبد الله كوا كري الزبير كري عوامة ككرة بلشي بيغمبريا صلى الله عليه وسلم بابي كرة بلشي بيغمبريا لنا عندي زاد الراوستا من دالكان همو هراتا لو إمام عمر زور سري صورما زور كيفيات بو من دالا نهات خويلي توركا هاتكني قوتي لبرتيتو هرنها توشي برادر كاني كات لو راوستاي وتي أي أمير المؤمنين أي بيشوا إيمان داران لم أكن مذنبا فأهرب منك توان منك يا برامبرت حتى تولم لي بستيني وبترسي مهرب ولم أكن اللي أخافك فأوسع لك الطريق وهروها من كسش ما ترسيني ريقاك برتن بيتن ريم لتوقرت بي نطاني بيدا بروي زادك كولانك زي من جدبتو زي توجدبتو إمام عمر زور كيفيات بوزور من دالا أو من دالا الصحابية لسر إيمان برورد بوا لوي أون دا تساودة ترسا لوي أون دا من دالا چي زريئو كسيك دبي آخيري دبتا يتشيك لبالا وانا كان كشهيد دبيتن رحمتي خواي لسر بيتن برهمي عقيدة فنقرنق بزانا والله لو زرفي أورو دايكو باو كاني برز بقرآن برورد من دالا قال زحمته سوين بذاتي خوا يعني أجر أوها لغرفيه لقر من دالك بنوي هيش تان كنترول ناكري شكرا رنجة بتاني كيف بس أخوي دادابي موبايل كي كرتوا ولا أخوي خليشي أو دخوا بزاني تي عزبك سيدك بلام أجر من دالك بروردك لسر رقابي خواي قورا كهزدك خوا ديبيني خوا أشتي بينا خوشا أو من دالتاو بدي بيلا بيخناو لعرش شوينة شي بيتن حزب رقابي خوادك بوي قد خيانة اللي ناك بۆ ێشتەك ناکەک بکە پێچەوانی ئەمری خوابی هەرچی خواش ئەمر کەشتی تاکە بزانە عەبدوڵڵای کوڕی ئیمامی عومەر لە سەفەرەکە گەنجێک دەبینی غولام گەنجێکی تازە پێگەیشتی هەندێک مەڕی لەکنا مەڕەکەی خۆی نییە شوانکارەیە یعنی شوانی خەڵکیە دەچەکنی پێی دەڵێ مەڕەکی دەفرۆشی یەک مەڕم پێویستە ئەگە پێم بفرۆشی وت کاکە من ساحیبی ئەو مەڕانە نیم ئەو مەڕانە خاوەنی خۆی هەیە عەبدوڵڵای کوڕی ئیمامی عومەر دەوێ ئەو گەنجە تاقیب کاتەوە ئێگوتی قڵەکەم پێ بفرۆشە مەڕەک پارەکە لەو خۆت دەبیتن ئیستیفادەی لە پارەکەی دەکەی بەس ساحیبی مەڕەکان برێ گورگ ئەو مەڕەی برد ئەو گەنجە تازە پێگەیشتیا کە خوای دەناسی زانی چی بۆ فەئەینە الله فەئەینە الله ئەدی خوای گەورە لەکوێیە ئەدی خوای گەورە نامبینی سوبحان الله ئەوزە عەبدوڵڵای کوڕی ئیمامی عومەر دەی فەرموو بەردەوام ئەو قسەی دووبار دەکرد فەئەینە الله چەند گەورەیە ئەو قسەیە چەند میهیمە ئەو قسەیە لێ بەڕێزان و خۆشەویستان منداڵ کە پەروەردە کرا لەسەر ڕقابەی خوای گەورە واللهی منداڵەکی لێ دروست دەبیتن کەسایەتیە حتى ئەگەر کچەکەت پەروەردە کرد ئەو کچە دەبتە دایکێک پاڵەوانی دروست دەکاتن ئیمامی عومەر شەوێک لە شەوان بە کۆڵانەکانی مەدینەی دەسوڕێتەوە کاتێک کە دەسوڕێتەوە لە شوێنێک ماندی دەبی هیلاک لۆ ئیسراعەت و پشوویەک پشتی بە دیواری دەدا لەگەر ئەو غولامی کە لەگەریتی لەو کاتە جێی لە دەنگێک دەبی لە نیوەی شەوە کاتی بەرەبەیان لەو کاتە دایکە دەڵێ ڕۆڵە گیان هەستەوە نزیکە دنیا ڕۆناک بیتەوە شیرەکەی بینە هەندێک ئاوی تێکەر بکە لۆبی هەوێنی بکەی ئەو کچە خواناسە ئەو کچە دیندارە دەرێ یا ئوممە ئەی دایە گیان أما تعلمي أن عمر بن الخطاب
منع الناس أن يمزجوا حليبهم بالماء. أدي نظان يا عمر كري خطاب بالرياري در كرديا نابي هيت كسك أو لشريب كان شيركيان تيكر بكن لقاوي فرمي رولا جيان عمر كري خطاب تأجي لإيمايا فرمي أي داجيان أجر إن كان عمر نائما فأين الله أجر عمر نستي أدي خواي قولا خواي قولا نانوي سبحان الله أو عقيدة أو بيدو باورا دزاني أو كتاب تن قورة دبي لكن إمام عمر تن قرنجي بيدا دا تن لكني يعني آفرتشي قورة دبي لو مالكي دز نشان دكا لو بياني زو من ضالكاني كهدسا دلكو ركم آفرتكيا نامي لقسمان بتي أو آفرت شورجنا كتشي خواناسا دين دارا زور تاكا والله بيم وايا شايستي يعني بيم وايا نابي بكوت دستي همو كسك لو يداولا كركاني دكا دل يكتا النبي أو آفرت بينا يقلك كركاني أو آفرت ديني أو آفرت ديني من ضالك يا النبي لدواء أوي كوا من ضالك يا دبيتن أو ذا لنوي أو كر إمام عمرش كدبيتن عمرش كدبي بناوي عمري كري عبد العزيز زانت مشابك أو عمري كري عبد العزيز كزانان بخليفة بينزا بيدادنين پروردي دستي أو دايكيا كلسا أو عقيدة وبيدو باورا پروردبو كإمام عمر هري بجاد كرديا بوشي خوي كرديا خيزاني كرق لكركاني خوي أو دايكا أو من ضالين لي بيدابو دبيني لو براستي پرورده كردني من ضال لسا أو أخلاقا لسا أو دين داريا لسا ناسيني خوا زور شتكي قرنقو قوري براستي عقيدة أساسا أورو دايكو باو كان زور ماندين ما من ضالة كان يا زور هلاكا زي صبكت يا كاكاتو بناغا كتوك من نكد يا عقيدة بناغيا كساعتي أو من ضالي لدروز دبيتا سهري كوري عبد الله تستوري دا فرمي عمر بسيزة صالو شونيجم دكت دا فرمي تمشي شونيجي خالم دكت كناي محمد كوري سيوارا روزتيان وتم أريتو وتم أي خالة ذكري خواي قولي ناكي خالم قوتي أي سهل أتو ذكري خواي قولي ناكي وخواي كخلقي كردي فقلت كيف أذكره كو ذكري خواي بكم قال قل بقلبك لناو ضرة عند تقلبك بثيابك لو كاتلناو زيو بالينقاني خويتي سيزاران حركاتك بآقاهاتي لشو بري الله معي الله ناظري الله شاهدي الله حركاتك لشو بخبر هاتي حركاتك كوا بردوام أو قصي دوباره بكوا بري الله معي خواي قورة لقلم دايا الله ناظري خواي قورة دنبيني الله شاهدي خواي قورة آقداري حالي منا دفرمي أوسي كلمة بلا خالم فيربو حمر شويك حفظ زاران بلايكم أو قسم دقوتوا حفظ زاران حتى واي شوي وهبو يا ضد زاران أو قسم دقوتوا حتى واي لهات أو قصي أو سي كلمة يا لقلي جيام لقلي برور دبوم والله داري أو سي كلمة يا أمني قوركت أمني كرد عالم أمني كرد كسك كبراستي حتى تمناو قبر همي شو بردوام أو سي كلمة يا لقلي داجيام زانا لو يضلي قلت حتى دفرمي قلت أي خالة أو سي كلمة أو دقرنقا قلت رولا جيان أقر كسك بزاني خواي لقلا أقر بزاني خوا ديبيني أقر بزاني خواي قورا أقر داري حالتي أيعصيه سربيتي خواي دكا إياك والمعصية لو يزور أقر دار برولا جيان لقناه أقر أتو لقناه خد باراس تواو خد تواو قولت أين دفرمي أو سي كلمة واي لمن كت كوا فيري قرآن بم خم شعر زي ديب كم بمكسي كوا زور استفادة بمكسي زور وها كبراستي يعني أو عقيدتي زور زوان برامبر بخواي يقول وقرم خالي اشتزور ميمة خوشويستي بيغمبر صلى الله عليه وسلم أو خالة براسي خالتي زور قرنقا لو يا بيغمبري خوا صلى الله عليه وسلم دفرمي أدبوا أولادكم على 3 خصال
منداڵەکانتە پەروەردە بکەن لەسەر سێ صفەت. یەکەم حب نبيكم، خۆشەویستی پێغەمبەرەکەتان صلى الله عليه وسلم، وحب آل بيته، ولەسەر خۆشەویستی آل بيتی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، وتلاوة القرآن، ولەسەر خوێندنی قورآانی پیرۆز صلى الله قورآانی پیرۆز. بڕێزان منداڵەکەت کە پەروەردەکە لەسەر خۆشەویستی پێغەمبەر صلى الله عليه وسلم پێغەمبەری خۆش دەوێت، کە پێغەمبەری خۆشویست خوای خۆش دەوێتن، چکە یەکێک لە ڕێگاکانی خۆشویستی خوا لە ڕێی پێغەمبەرەوەیە صلى الله عليه وسلم. خوای گەورە دەفەرموێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني، ئەگەر ئێوە بەڕاستی خوای گەورەتان خۆش دەوێ شوێنی پێغەمبەر بکەون، یعنی شوێن کەوتنی پێغەمبەر، جێبەجێکردنی سنەتەکانی، اقتیداکردن بە پێغەمبەر صلی الله عليه وسلم، یعنی خۆشەویستی خوا. لێ خوای گەورە دەفەرمێ وأطيعوا الله وأطيعوا الرسول، بزانە ئیطاعی خوا و ئیطاعی پێغەمبەر بکەن. ومن يطع الرسول فقد أطاع الله، ئەوەی ئیطاعی پێغەمبەری کردبێ ئەوەی ئیطاعی خوای کردیە. چەند میهمە لێیە پیاوە کاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی یا رسول الله متى الساعة، کەینی ڕۆژی قیامەت دێ؟ پێغەمبەری خوا فەرمووی ما أعددت لها، چت ئامادە کردێ لە ئەو قیامەتە، لە ئەو ڕۆژە تەنگا، لە ئەو ڕۆژە ناخۆشە؟ فقال لا شيء إلا أني أحب الله ورسوله، والله أي پێغەمبەری خوا هیچ زاد و زەخیرەیەکم پێ نییە، تەنها یەک شتم پێیە، ئەویش خوا و پێغەمبەری خوام خۆش دەوێ صلى الله عليه وسلم. پێغەمبەری خوا فەرمووی ئەوە شتێکی کەم نییە، أنت مع من أحببت، ئەتو لەگەر ئەو کەسەی دەبی لە قیامەتێ کە خۆشت دەوێت. ئەنەس دەفەرمێ ئەمن پێغەمبەرم خۆش دەوێ و ئەبوو بەکرم خۆش دەوێ و عومەرم خۆش دەوێ، ئومێدم وایە لە ڕۆژی قیامەت لەگەڵ وەندا بم. لێیە خۆشویستی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕاستی ئینسانی زۆر گرنگ و گەورە دروست دەکاتن. عەقیدە وا لە ئینسان دەکا زۆر بەخێرایی، هەرچی خوا و پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بیەوێ جێبەجێ بکە. ئیمامی بوخاری بزانە تەمەشاکە دەجێڕتەوە دەفەرمێ لە عەبدوڵڵای کوڕی ئیمامی عەباس دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چوو دەزنوێژە بشوە، یعنی چوە سەر ئاو، ئەمنیش ئاوی دەزنوێژەکەم لەو ئامادە کرد دامنا لە شوێنێکی. پێغەمبەر کە هاتەوە فەرمووی من وضع هذا، چێ ئەو ئاوی لێرە دانایە؟ دەفەرمێ گوتیانەوە عەبدوڵڵای کوڕی ئیمامی عەباس. پێغەمبەری خوا فەرمووی اللهم فقهه في الدين، یا ربی خوا شارەزای بکەی لە دینی خۆت. عەبدوڵڵای کوڕی ئیمامی عەباس بووە یەکێک لە حەبر الئومە، خاڵێشتر لە بەرهەمی عەقیدە کاتێک کە ئینسان خوا و پێغەمبەری خۆش دەوێت. بەڕاستی خوا و پێغەمبەری بە چاچی ناسیە، بزانە ئەوەیە کاتێکەوە بەرهەمی یعنی ئینسانی چۆن چاو نەترس چۆن پاڵەوان پەیدا دەبیتن. عەبدوڕەحمانی کوڕی عەوف دەفەرمێ لە ئیمامی بوخاری کە لە ساحیحەکەی خۆی هینایەتەوە دەفەرمێ لە جەنجی بەدر دوو گەنجی تازە پێگەیشت و دوو منداڵ، یەک لەلای ڕاستە بوو یەک لەلای چەپ بوو، وتیان یا عەم دلنی عەلی ئەبی جەهل، ئەی مامە گیان تخوا ئەبوو جەهلمان پێ نیشاندا. ئەوانە منداڵ نەیانزانی ئەبوو جەهل چێیە. دەرێ ئەمنیش گوتم وەما لەکە یا بونەیە من ئەبی جەهل، ئەتو چ ئیشت بە ئەبوو جەهلیە؟ دوورکەوە با نەکەوێ من دەسو پێیان. قوتي والله إن رأيته لن أفلته، والله أجر بينم نابي الرزقاري بي لدستم. ده فرمي لو كاتدا چونك قوتي بيستيتم پیغمبري خوي أزياد دا بزماني قصيب پیغمبر قوتيا. ده فرمي لو كاتدا جنگك قرنبو بكتنا ويق مسلمانان، يعني لو بري قرنبوني جنگك دابو لو كاتدا ده فرمي يقل من دالكان مديت وتمرول جيان أوي كأتو لدو دقراي أو سوار أسبا أو أبو جهلة. ده فرمي والله وشي باس وكو هلو ده فرمي أوها بخشم شيركي هجومي كدو هيرشي برد لا أبو جهلي ده هدو كان لو كاد ده من دالك أيدي أيش بيكو هدو كان هيرشيان برد سر أبو جهل ليان ده لسا بشتي أسبكي هنا أنا أخواني إن ده بخيراي مجينيان بردو بيغمبري خوان وتيان يا رسول الله أبو جهل ما كشت. طبعا أودو من ضالة يكتش عندك أم كشتيتم أي تديجو أم كشتيتم. بيغمبري خاصة عصام تفشاي شيري شمشيري هدو تياري كت فرموي أو شويني لداني بيو دياره شمشيري هدو كتان
هەردووکتان کوشتیتان بزانە ئەها منداری ئەوەندە پاڵەوان ئازا چاونە ترس پەیدا دەبێتن لێ بەڕێزان و خۆشەویستان بەڕاستی بەرهەمی عەقیدە زۆر مهمە منداڵی چاونە ترس خواناس دیندار پەیدا دەبێتن خوای گەورە عاقبەتی هەموو لایەکمان خێر بکە وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين